بەشداربووانی عەزیز هاوڕێیان، سڵاوێکی پێشمەرگانە. ئەمڕۆ جومعان 19 مانگی خاکەلێوەی 1401 هەتاوی لێرە لە مەقڕی ناوەندی کۆمەڵە لە زەرگوێزی گەورە کۆبوونێتەوە تا پەیوەستبوونی پۆلێکی دیکە لە کچان و کوڕانی شۆڕژگەری کوردستان بۆ ناو ڕێیزەکانی پڕ لە شانازی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران جێژن بگرین. ئازیزان، هەروەک ئاگادارن کۆماری ئیسلامی ماوەیەکی زۆرە لە ڕێگەی بەرپرسانی خۆیەوە هەڕەشە و گوشارێکی زۆری هێناوەتە سەر حیزبە نەیارەکانی خۆی بە تایبەت هێزە کوردەکانی نیشتەجێ لە هەرێمی کوردستان بۆ بەرتەسکردنەوەی ئاستی هەڵسوڕان و تێکۆشانی خۆیان بەرامبەر بەو ڕەژیمە. بەڵام ئەم ترس و تۆقاندنە نەکرد نەیتوانی وە کاریگەر بێت لەسەر پەیوەستبوونی لاوانی شۆڕژگەری کوردستان بە ڕیزی پڕ لە شانازی کۆمەڵە، بەڵکو ڕۆژانە ژمارەیەکی بەرچاو لەم ئازیزانە داخوازی پەیوەستبوون بە ڕیزی پێشمەرگایەتی کۆمەڵە دەکەن و خوازیاری بەهێزکردنی ئەم شێوازە لە تێکۆشان بەرامبەر بە کۆماری ئیسلامین. ئەو هاوڕێیانەی ئەمڕۆ پەیوەستە بن بە ڕیزەکانی کۆمەڵە وەڵامێکی گونجاویان بە هەڕەشەکانی کۆماری ئیسلامی داوە و بە پەیوەستبوونیان بە ڕیزی پێشمەرگایەتی کۆمەڵە بەڵێنیان تازە کردوێتەوە تا ڕووخاندنی یەکجاری کۆماری ئیسلامی سەنگەری بەرخۆدان و تێکۆشان چۆڵ نابێت. بەڕێزان، ڕیزی بەرنامەکانی ئەمڕۆمان بەم شێوەیە دەبێت کە پێتانی ڕادەگەیەنم. سەرەتای مەراسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین. پاشان بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەخت کردوانی ڕێبازی ئازادی و سۆسیالیزم 1 دقیقە بە بێدەنگی بەسەر پێوە ڕادەوەستین. بێدەنگیەکە بە کۆپلە شێعرێک دەشکێنین. بە دوای ئەوەدا هاوڕێی کاوە گوڵ محەممەدی بەرپرسی ئامۆزشگای پێشمەرگایەتی کۆمەڵە دێت و وتارێکتان پێشکەش دەکات. دواتر هاوڕێیانی پەلی هاوڕێی تازای گیانبەخت کردومان مامبرایم ڕەمەزانی ناسراو بە مامبرایم چیانە دێن و کارت و چەکی پێشمەرگایەتی خۆیان لە دەست بەرپرسانی ئامۆزشگا وەردەگرن. پاشان هاوڕێیانی تازە پێشمەرگا سرودی ڕێیخەبات پێشکەش دەکەن و دروشمی سەرکەوتنی خۆیان دەڵێنەوە. دواتر هاوڕێی تازە پێشمەرگا ژینۆ دیڤبەند بە نوێنەرایەتی لەلایەن هاوڕێیانی هاوپەلیەوە دێت و پەیامێک دەخوێنێتەوە. باقی مەراسمەکە بۆشایی و خۆشی ئێوە تەرخان کراوە و هیوادارین کات و ساتێکی خۆشی لەگەڵ بەرنەسەر. ئێستاش مەراسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین. بۆ ڕێزگرتن لە یادی هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم 1 دقیقە بە بێدەنگی بەسەر پێوە ڕادەوەستین. پەلکی داری شادی گشتین ئێوە هەرگیز نامرن ئاگر هەواڵان ئێوە کڵپەی ئاگرن. بەڕێزان، ئێستاش لەم بەشەدا هاوڕێی کاوە گوڵ محەممەدی دێت و وتارەکەی پێشکەش دەکات. فەرمون هاوڕێکە.
هاوڕێیانی خۆشەویست لەلایەن خۆم و سەرجەم هاوڕێیانی ئامۆزشگای پێشمەرگایەتی کۆمەڵەوە بە خێراتن هەموو لایەکتان دەکەم. خۆشحاڵین کە هەمووتان بە گەرموگۆڕی ئیمڕۆ لەم مەراسمەدا بەشداریتان کردووە و ئێمەتان شاد کردووەسەوە. هەروە کە خۆتان ئاگادارن ئیمڕۆ پۆلێکی تر لە کچان و کوڕانی شۆڕژگێڕی کوردستان دوای تێپەڕکردنی سەرکەوتوانەی دەورەی ئامۆزشگای پێشمەرگایەتی کۆمەڵە ڕەسمەن لەم مەراسمەدا بە حوزوری ئێوەی خۆشەویست پەیوەستە بن بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و چەکی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەکەن بە شانیان. ئێمەش لەلایەن خۆمان و سەرجەم هاوڕێیانمانەوە پڕ بەدڵ بە خێراتنیان ئەکەین بۆ ناو هێزی پێشمەرگەی کۆمەڵە و هیوادارین کە لەمە بەدووە لە ئەرک و کار و فعالیەتە تەشکیلاتیەکانیاندا بتوانن مۆفەق و سەربەرز بن و هەر کام لەو ڕێفێخانە بتوانن بوون بە هاوسەنگەرێکی شۆڕژێر بۆ ئێمە و هەموو هاوڕێیانی کۆمەڵە. بەخێر بێن هاوڕێیانی خۆشەویست بۆ ناو هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ئێوە لە شەرایەتێکدا بوون لەسەر پێشمەرگەی کۆمەڵە کە هەم ئەوزاعی منتەقەیینا لەبارە و هەم ئەوزاعی جەهانی. سەفبەندیەکان لە منتەقەدا جارێکی تر شکڵێکی تازەی بەخۆی گردووەتەوە. دوو بلوکی ئێرتجاعی رووسیا و ئەمریکا ئۆکراینیان کردووە بە قوربانی. ئۆکراین بە هانەز فقط چاشنی ئەم شەڕە بوو. دوو بلوکی ئێرتجاعی تر عەرەبستان و جمهوری ئیسلامی کە یەکێ لە ئاژاوە چیترین حکوومەتەکان منتەقەن دەیان ساڵە منتەقەیان کرێسە جێگەی شەڕ و کێشە. ئەمان لەم لاوە سونیەکان تەقویەتەکەن، ئەوان لەو لاوە جەبهەی شیعە. ڕژیمی جمهوری ئیسلامیش یەکێ لەو ڕژیمە جەنایەتکارانەسە کە 14 هابە سەرکارەوە. 14 شعاری مەرگ بەر شەیتانێ بزرگ شناسنامەیە ڕژیمە جەنایەتکارە بووە. سیستماتیک فەسادێکی ئیداری، سیستماتیک فەسادێکی حکوومەتی هەر لە سەراپایم حکوومەتە تا خوارەوەیان وجودی هەیە. ڕۆژانەی مە ئاماریل مختلف لە ڕابطە لەگەڵ فەساد و جرم و جەنایەتی ئەم ڕژیمە لە ناو جامعە بیسین. ئەمە واقعیەتێکە کە هەمومان باشە زانین کە ڕژیمی جمهوری ئیسلامی تا لەسەر کارەوە بێ، تا زمانێکە قودرەت بەدەستیەوە بێ، هیچ تەغییر و تەحەوڵێ لە ناو جامعە بە وجود نایە. ئەگەر ئێمڕۆ بە هاتنە سەرکاری ڕئیس جمهورێک و ئەوەسکردن ڕئیس جمهورێک بە وەعدە و بە ئەنواع و ئەقسام تەبلیغات و پرۆپاگەندەگەرێکی جامعە ئێران بەرەو مەسیرێکی تر بوات و لەسەر کارەوە دایان بنێ، قەتعەن ئەمە نەهایەتەن ڕێگاکەی بۆمبەستە. بەڵام لەم لاوە هەمومان باشە زانین کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش جۆنبەشە لە اجتماعی و ئەخشاریە مختلف جامعەی ئێران مخالفی سەرسەختی ئەم ڕژیمە و خوازیاری ڕوخانی ئەم ڕژیمە هەر بەو بۆنەوە لە هەموو شوێنێکی ئێران ئێعترازاتێکی شەدید قین و تووڕەییە کە هەر ئان احتماڵی ئینفجارێکی اجتماعی هەیە لە ناو جامعە پەنگی خواردگێتەوە. چون ئەم ڕژیمە تاریخێکی پڕ لە جورم و جەنایەتی هەیە لەسەر کوتی کرێکاران، لەسەر کوتی معلمان، لەسەر کوتی جۆنبەشی ژنان، لەسەر کوتی هەموو چین و تۆژە اجتماعیەکان. ئەوانمانە هەمووی بە چاو خۆمان بینیوە. بەبوونەوە تەنها ڕێگە چارەکەی ئەوەیە ئەم ئێعترازاتە توودەییتر کریێتەوە، سازماندەیی کرێ، ڕەهبەری کرێ و هیچ کەسێ بەم ڕژیمە جەنایەتکارە کە تاریخێکی پڕ لە جورم و جەنایەتی هەیە متەوەهم نەوێ. ئەوانەی کە بەزری متەوەهمبوونی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە کوردستان و لە ئێرانە چێنن، ئەوانە دڵسۆزی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێران و کوردستانیان. ئەوان گەرەکیانە لە چاڵێکە و خەڵکی کرێکار و زەحمەتکێش خەنە ناو چایەک. بەم شێوە ناتوانین یانێ خەڵک باوەڕ بەمانە بکە. لە ئاوا شرایەتێکدا هێزی پێشمەرگەی کۆمەڵە وەزیفەیەکی خەتیری
مهم هذا السرشانيو أجا جرك معنا جاري كتير انقلاب لإيران مصادر نكريه جريانك جنايات كارو توريسي وكو جمهوري إسلامي كا عملوا بقاي استمكشيو عملوا بقاينا أمنيو عملوا صدوري توريزم لخاور ميانا نيتو سركار قطعا أبي إما هذي بيشمرجي كوملا تقوية كين تقويتي هذي بيشمرجي كوملا بو إما أولويتي هي لم شرائط دا هر نیرویەکی سیاسی مسلح ئەگەر گەرەکی وێ لەم شرایەتەدا بەم ئاسانیە نەکەفێتە داوام حکوومەتە جەنایەتکارگە لەو ئەم تیپ و تاقمە تۆرۆریستیە لە خاوەرمیانە سەریان دەراوردگە ئەبێ بازوویەکی مسلحی قودرەتمەندی بێ سەدان کادر و فەرماندەی ڕێکوپێکی بێ کە بتوانێت لە شرایەتێکی ئاوا لە ئەوزاعێکی ئاوا زوو عەکسوڵعەمەڵ نیشان با و غافڵگیر نەوێت ئێمە ئەبێ بە دڵ و بە گیانم تەشکیلاتە بپارێزین ئێوە واردی تەشکیلاتێک بوون کە 14 هیچ گونە تەواومێکی بە ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی باڵە جۆروا و جۆرەکانی کە هەموویان پەروەندەیان پڕە لە جەنایەت و کەسافەتکاری نەبووە و هەر لەم ڕێگەدا ئێمە هەزاران ڕەفیق و کادر و پێشمەرگەی شۆڕژگەر و کۆمونیستمان لەم ڕێبازەدا لەدەستداوە ئێوە ڕێبازێکتان انتخاب کرێت زۆر دروست بووە زۆر یانێ باشترین انتخابی ژیانتان بووە پەرچەمی سۆسیالیستان بەرز کردەوە جامعەیەکە ئێمە گەرەکمانە هەموو ئینسانی ئازاد بێت یا بەرابەر بێت یا زوڵم و ستەم نەبێت یا و حەدە عەقەلەکەی لە ژیانێکی ئاسوودە بەرخوردار بوون ئێوە و ڕێبازتانە هەڵبژاردووە ڕێبازێکە هەموو ئینسانێ لە ناویە وەکو ئینسان زندگی بکە دوور لە هەر چەشنە زوڵم و ستەمێ دوور لە هەر چەشنە جنسیەت و فکریەتەیە ئێوە و ڕێبازتانە هەڵبژاردووە جاگە گەرەکمانە ئەو ڕێبازە لە کوردستانە توودەیکەینەوە نێروی مادی تەشکیلات سازمان هەموو شتێکی گەرەکە ئێمە هەموو ڕەفیقەکانمانە بێ ئەوە بزانن دەست لە یەکسری مەسایل لەبێ بکێشین و وەزیفە و ئەهدافمان ڕێبازمان جارێکی تر قورس و قایم چینە و ژێرە و بارە سەنگینەکە ها لە سەرشان تەشکیلاتی کۆمەڵە و ڕاهبەری کۆمەڵە ئەبێ ئەم تەشکیلاتە جارێکی تر سەربەرزانە لەم قۆناغە تێپەڕکەین جامعەی ئێران حاڵ ئاڵوگۆڕدا ئەم ئاڵوگۆڕە نابێ ئێمە بووینە دۆمباڵەڕەوەکەی ئەبێ ئێمە بووینە ڕاهبەرەکەی تەشکیلاتی کۆمەڵە ئەمەیە سابت کرێ لە تاریخی خۆیدا ئەم وەزیفە ها لە سەرشان هەموو تەشکیلاتەکان کۆمەڵە چە لێرە چە لە خارج چە لە ناوە وچ ئەو کەسێلە حتا کۆمەڵەیان خۆشگەرەکە ئەو کەسێلەی کە ئازادی خواز و بەرابەری تەڵەبن ئەو کەسێلەی کە باوەڕیان بە بەرابەری ژن و پیا هەز ئەو کەسێلەی کە دفاع لە محیتی زیست و ئازادی هەموو زندانیانی سیاسی و نەبۆی ئەدامیان بەرز کردێتەوە ئەوانە بێن لەم سەفەدا خۆیان متەشەکیلکەن و جنبشی سۆسیالیستی و ڕادیکاڵ لە کوردستانە لە ئێرانە قەوی بکەن ئێمە تەنها ڕێگەمان ئەوەسە لە بەرامبەرەوە شرایەتێکی هەستیاردا کە تۆرۆریزمی جمهوری ئیسلامی ئەنوا و ئەقسام تیپ و تاقمەی جەنایەتکاری لە کوردستانە مسلح کردووە خەڵکی کوردستانە بێ ئاگادارەوە بن کە هێزی سەلەفی و جەنایەتکارەکانی کوردستان کە ئیمڕۆ هەر ڕۆژە بینین و چەقۆ و خەمە حمڵەکەنە خەڵکی کرێکار و زەحمەتکێش سوحابە چەک حمڵەتان پێیەکەن هەر بەو بۆنەوە ئەبێ هێزی پێشمەرگەی کۆمەڵە تەقویەتکەین بۆ شرایەتێکی ئاوا کە لازمە هەمومان دانە بەدانە پێشمەرگەکان کۆمەڵە کە ئیمڕۆ لە ژیان و لە خۆشی خۆیان گوزەراون ئەو وەزیفە لەسەرشان بگرن من پێم وایە ئەو زەرفیەتە لە تەشکیلاتی ئێمەدا هەیە بەخێر بن بەناو هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە ئاخر قسەکانمە ڕوو بە هەموو جوانانی کوردستان ڕوو بە هەموو ئەو ئەنسانگەلە کە ئازادی خواز و بەرابەری تەڵەبن ڕوو بە ئەو هەموو کچە زوڵم لێکراوانە لە کوردستان کە خوازیاری دنیایەکی باشتر لەمەنە کە ڕژیمی جەنایەتکار و ارتجاعی جمهوری ئیسلامی تەحمیلی کردیە پێیان ئەگە گەرەکتانە لە دەزەم ڕژیمە جەنایەتکارە نجاتتان بێن بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بن بە ژمارەکان ئامۆزشکا و ڕەفیقەکانمان تەماس بگرن و حەدە ئەقەلەکەی گەر ئەوانیشتانە کە ناتوانن ساکت مەبن بێن مبارزەی خۆتان ئێدامە بن لە هەموو عەرسەکانی ئیجتماعیدا لە تەشەکولەکاندا لە ئەنجیۆکاندا لە ئیتحادیەکاندا لە موحیت زیستەکاندا لە هەموو عەرسەکاندا ئێمە داوامان لە هەموو جوانانی کوردستان ئەوەیە و لێرەیشۆ سپاس بۆ هەموو هاوڕێیانی ئامۆزشگای کۆمەڵە کە لە دووری یەک ساڵ و نیمی گوزەشتەدا یەکێ لە پڕکارترین دەورانی خۆی خەریکە تێپەڕەکە هەر بۆ بۆنەوە من ماندوو نەبوون یەکەم لە هەموو ئاوڕێیانی ئامۆزشگای کۆمەڵە هەموو ئەو ڕەفیقانمانە کە لەم دەورەوە لەدا زۆر یارمەتی دەرمان بوون دڵسۆزانە بە هەموو ئەوجی گیانبازی و دڵسۆزیانەوە کاریان کرێ بۆ ئەم تەشکیلاتە من لێرەوە دەستخۆشی لە هەموو لایەکتان دەکەم
دژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە سەرکەوتوو بێ بزرگنەوەی شۆڕژگەرانەی خەڵکی کوردستان. ئێستاش ئەگەر هاوڕێیانی بەرپرسی ئامۆزشگا ئامادە بن، ناوی هاوڕێیانی پەلی هاوڕێی گیانبەخت و مامبرایم ڕەمەزانی ناسراو بە مامبرایم چیانە دەخوێنینەوە تا بێن و کارت و چەکی پێشمەرگایەتی خۆیان لەدەست بەرپرسانی ئامۆزشگا وەربگرن.
ئێستاش هاوڕێی تازە پێشمەرگە ژینۆ دیڤبەن بە نوێنەرایەتی لەلایەن هاوڕێیانی هاوپەلیەوە دێت و وتارێک کە ئامادەی کردووە پێشکەشتانی دەکات. فەرموو هاوڕێ. هاوڕێیانی خۆشەویست، لەلایەن خۆم و سەرجەم هاوڕێیانم لە پەلی هاوڕێی گیان بەخت کرد و مامبرایم ڕەمەزانی ناسراو بە مامبرایم چیانە بە خێرهاتنتانەکەم بۆ ئەم مەراسمە. ئەمڕۆ ئێمە کۆمەڵێکی تر لە لاوانی شۆڕژگێڕی کوردستان سەرکەوتوانە دەورەی ئاموزشگای سیاسی نظامی کۆمەڵەمان تێپەڕ کردووە و لەمڕۆ بەدووە چەکی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە دژ بە زوڵم و ستەم لە شانمان دەکەین. هیوادارین بتوانین لەم ڕێگا پڕ هەوراز و نشیوەدا درێژەدەری ڕێگەی هەموو گیان بەختکردوانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران بین و بتوانین هاوسەنگەرێکی لێهاتوو بۆ ئێوە هاوسەنگەرانمان بین. هاوڕێیانی خۆشەویست، ئێمە لە هەڵومەرجێکدا هاتوونەتە ناو ڕیزەکانی کۆمەڵە کە خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێران و کوردستان چواردەیە حاکمیەتی نەنگین و خوێنڕێژی ئیسلامی بەسەریاندا سەپاوە. ئەم ڕژیمە بە هەموو شێوەیەک دەنگی ئازادی خوازانەی خەڵکی ئێران و کوردستان کە دژ بە کۆنەپەرستی و ئیستیبدادی مەزهەبی بووە سەرکوت کردووە. نزیکەی لە 160 خەڵکی ئێران و کوردستان لەژێر هێڵی هەژاری دەژین و بێکاری و گرانی تەنگی بە ملیۆنان کەس لە خەڵکی ئەم وڵاتە هەڵچنیوە. ئەمەش لە کاتێکدا کە دارودەستەکانی سەر بە ڕژیم و هەلپەرستانی تاریکپەرست کە لە دەوروبەری ئەو حکوومەتەدان ژیانێکی ئەفسانەی و بێکێشەیان هەیە. ئەکسەرێتی لاوانی کۆمەلگا ناهومێدن و ئاسۆیەکی لێڵ و ناڕوونیان هەیە و بە بەرامبەر ئەم شەرایەتە سەخت و نائینسانیەدا کۆمەلگای ئێران بەتایبەت چین و توێژەکانی وەک ژنان، کرێکاران، خوێندکاران، موعەلیمان و پەرستاران دژ بەم وەزعیەتەن کە ڕژیمی ئیسلامی خوڵقێنەریەتی و وە لە دژی مبارزە دەکەن. هاوڕێیانی خۆشەویست، ئێمە لە ئاموزشگای پێشمەرگایەتی کۆمەڵە لەگەڵ سەرەتاکانی مارکسیزم و دەرسە زانستیەکان ئاشنا بووین و هەروەها لەگەڵ بەرنامە و ئستراتیژی حیزب و بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیەتی جەماوەری لە کوردستان و چەندها دەرسی جۆرا و جۆری تر ئاشنا کراوین.
لە ئامۆزشگای پێشمەرگایەتی کۆمەڵێ لەگەڵ فەرهانگ و ڕەفتار و شێوەی هەڵسوکەوتی هێزێکی پێشڕۆ و ڕادیکاڵ کە کۆمەڵە بێت ئاشنا بووین و سەرچاوەکانی سەم و ئیستبداد و بێبەشی کە سیستمی سەرمایەداری بەسەر کۆمەلگای ئێمەدا سەپاندوویەتی ئاشنا بووین. هەروەها لە بواری خەباتی چەکداریشدا تا ڕادەیەکی باش فێری تاکتیکەکانی شەڕی پارتیزانی و پێشمەرگانە کراوین و لەگەڵ چەکە جۆرا و جۆرەکان ئاشنا کراوین. هەروەک خۆتان ئاگادارن ئەزموونی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو بوارەکاندا و بەتایبەت لە عەرزەی تاکتیکە نظامیەکان سەرچاوەیەکی باش بۆ ئامۆزشگای پێشمەرگایەتی کۆمەڵەیە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە چواردەیەی ڕابردوودا یەکێک لەو هێزە خەباتکار و شۆڕژگێڕانە بووە کە لە مەیدانی خەبات لە کوردستان و ئێران دژ بە هەموو فەرهەنگ و یاسایەکی دژە ئینسانی و کۆنەپەرستانە موبارزەی کردووە و بوێرانە لە بەرامبەر ئیتجادا ڕاوەستا و دەنگی هەڵبڕیوە. بۆیە بەم بۆنەوە ڕوو لە کچان و کوڕانی شۆڕژگێڕی کوردستان دەڵێم کە ئەگەر لەستەم و ناپەرابەری بەچەند هاتوون ئەگەر یاسای دژە ئینسانی کۆنەپەرستانە مەجالی سەرهەڵدان و تواناکانتانی بڕیوە ئەگەر دەتان هەیە بۆ ژیانێکی ئینسانی و دوور لە هەر چەشنە هەڵاواردنێک خەبات بکەن بەهێزی پێشمەرگەی کۆمەڵەوە پەیوەست بن و بەم جوری ڕیزی خەبات بۆ بنیادنانی کۆمەلگایەکی ئازاد و بەرابەر بۆ هەمووان بەهێز بکەن. هاوڕێیان لێرەدا جێگای خۆیەتی کە سوپاس و پێزانینی خۆمان لە پەلی هاوڕێی گیان بەخت کرد و مامبرایم ڕەمەزانی ناسرا بە مامبرایم چیانە ئاراستەی ئەو هاوڕێیانە بکەین کە لەم دەورەیەدا دڵسۆزانە بۆ بارهێنانی ئێمە تەواوی تواناکانی خۆیان بەکارهێنا و تێکۆشاون بۆ ئەوەی کە بە باشترین شێوە ئێمە لەگەڵ ئەو ئەزمونانە ئاشنا بکەن. زۆر سپاس بۆ ئێوەش کە بەشداری ئەم ڕێوڕەوبەستمە بوون. بژی سوسیالیزم، بژی حەزبی کۆمۆنیستی ئێران، بژی کۆمەڵە. بەدڵێکی پڕ لە خۆشەویستی پڕ لە هەستی ڕەفیقانە و هیوابەخش بەرەو داهاتوویەکی پڕ لە ئومێد بە سەرکەوتن بۆ پێکهێنانی دنیایەکی ئازاد و بەرابەر بەخێرهاتنی ئەو هاوڕێیانەمان دەکەین. بەخێر بێن هاوڕێیان بۆ ناو ڕێزەکانی پێشمەرگەی کۆمەڵە. بێگومان پەیوەستبوونتان بە ڕێبازی کۆمەڵە مایەی دڵگەرمیە بۆ ئێمە و بەردەوامبوونی ئەم ڕێبازە و لە هەمان کاتیشدا نیشانەی ئیرادەی یەکگرتومانە لە خەبات لە دژی چاوسێنەران و دژمنی سەرکوتگەر. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین لە هەموو بوارەکانی خەباتی سیاسی و لە ژیانی فەردی و کۆمەڵایەتیشدا. خۆشەویستان ئێستاش هاوڕێیان ئامادەن بۆ پەزیرایی لەتان. جارێکی دیکە بەخێرهاتنتان دەکەین و پیرۆزبایی لە هاوڕێیانی تازە پێشمەرگەش دەکەین. پاشکەمێکی دیکە بەشی هونەری دەست پێ دەکات کە بە شایی و خۆشی ئێوە کۆتایی پێدەن. زۆر سپاس بۆ بەشداریتان.